لە گوندی تازەدەی سەربا قەزای کەلار زەوی بە کرێ گرتووە و بۆ جێبەجێکردنی پرۆژەیەکی کشتتوکاڵی کەچی لەلایەن دەستێکی نادیارەوە زیان بەر پرۆژەکەی گەیشتووە. عەلی مەجید بەنیاز بوو سەرمایەکەی لێرە بەگەڕ بخات، بەڵام لە چەند شەوی ڕابردوودا کارەبای پرۆژەکەی تێک دەدرێت و پێداویستیە گرنگەکانی ناو مەحاویلەی کارەباکەی دەبردرێت. ئیتر کوڕێکی بران بەوات تێپەڕی گڵابێک پێێت سیارەی گەورە بەیانی زووەکەی باری برد بۆ ژوور جەڕەسی کردی محاولەکە داگیرەوە ئێمەش کە هاتین بینیمانتر بەو شێوەیان پێکردو تەفلیشیان کردووە و مسەکەیان بردووە پارە بەس ئێمە ئەوە نەوەت وەرەقەیتە چووە لەگەڵ ئامودەکانە لە ڕاستی ئێستا بەس ئامودەکان و ئەو کێ بڵە فافۆنەیان هێشتۆتەوە بۆمان ئەوەی کە ناوی مس و فنجانە و شتەکان هەمویان بردووە. وتەبێژی پۆلیسی گەرمیان دەڵێت کەسێک بە گومانی ئەو کارە دەستگیر کراوە و ڕاشی گەیان 4 حاڵەتی هاوشێوە لە سنوورەکە تۆمار کراوە و پەڕاوی لێکۆڵینەوەمان بۆ هەمویان کردوتەوە. لە ماوەی ڕابردوو چەند کەیسێکی دزینی مەحاولەی کارەبامانە بوو یەکێ لە کەیسەکان تاوانەکە ئەنجام درابوو دزی مەحاولەکە ئەنجام درابوو کەسێکمانیش لەسەر ئەو ڕووداوە دەستگیر کردو ڕوبەڕووی یاسا کردەوە و لە گوندێکی تر هەوڵی دزینی مەحاولیەکە بووە لە لایەنی گوندنیشینەکان ئاشکرا بۆ ڕووداوەکە و تومەتبارەکە هەڵهاتووە. ئەوانەی دەستیان لەو حاڵەتانە هەیە چۆڵی ناوچەکەیان بە دەرفەت زانیوە بۆ ئەنجامدانی کارەکانیان. پێشتریش ئاسایشی گەرمیان لە سەر سکاڵای بەڕێبەراتی گشتی کارەبای گەرمیان لەو ناوچانە باندێکیان دەستگیر کرد کە سەرقاڵی بردننی پارچەی تاوەرەکانی کارەبا بوون. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.